یانەی نەورۆز لە شاری بەغداد و لەسەر یاریگای مەدینەی نێودەوڵەتی لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 21 خولی سێرەکانی عێراق بووە میوانی دیالەی دواوەی ڕیزبەندی. لە خولەکی حەفدە گۆڵ پارێزەکەی دیالە هەڵەیەکی گەورەی کردو بووە هۆکاری سەرەکی تاوەکو نەورۆز بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێش بکەوێت. لە خولەکی سیوێک ئەحمەد مەحموود ئەنجامەکەی بۆ کوڕانی شاری سلێمانی دوو هێندە لێ کرد. بەر لە کۆتایی هاتنی یاریەکە کوڕانی قەحتان جەسیر ئەنجامەکەیان تەواو لەسەر خاوەن ماڵ قورس کرد بە تۆمارکردنی گۆڵی سێەم لە ڕێگای مەڕوان حوسێنی هێرشبەر. ئەحمەد مەحموود ئەسیستکاری گۆڵەکە بوو. نیوە یەکەم بە 3 گۆڵی پاک بە سوودی سپی پۆشەکانی سلێمانی کۆتایی هات. لا نیوەی دووەم سەرەتا دیالەی پرتەقاڵی پۆش هەوڵەکانی بۆ گەڕانەوە بۆ کەشی یاریەکە بوو. لە خولەکی 54 ئەیمەن سەفاقسی گۆڵ یەکەمی بۆ تیپەکەی کرد و جیاوازیەکەی بۆ 2 گۆڵ کەم کردەوە. یارزانانیانی نەورۆز ڕێگەیان نەدا دیالە جڵەوی یاریەکەی بکەوێتە دەست و لە خولەکی 69 مەڕوان حوسێن بە تۆمارکردنی گۆڵی دۆمی خۆی و چوارەمی یانەکەی لە یاریەکە بە شێوازیشکی ناوازە دیالەی لە گەڕانەوە بێ هیوا کرد. یاریەکە تا کۆتایی بە ئەنجامەمایەوە و بە سەرکەوتنی نەورۆز بە 4 گۆڵ بەرامبەر گۆڵێک کۆتایی هات. بەمبردنەوەی نەورۆز کۆی خاڵەکانی بۆ 30 خاڵ بەرز کردەوە و لە ناوەڕاستی ڕیزبەندە دیالەش بە دەخاڵەکەی هەر لە دواوەی ڕیزبەندی مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.